بۆی ئەم نەخۆشی ئەمەوە بەڕاستی من پارەم زۆر سەرف کردووە. دوای ئەمە ماڵی باوکی دەوڵەمەندن قەیچێکە باوکاریمان بکەن با هاوکاری من نەکەنی کچ و کچە زاکانیان بکەن. وەڵی پار و پولم بەدەستەوە نەمەوە هەموو جارێکیش داوای یارمەتیم لەوان کردووە یعنی شتێکی کەم یارمەتیانان پارێکی کەم هەمی پاری خۆم بووە یعنی ئەم نەخۆشی ئەو من چارەسەریم بۆ کردو هیلاک بووم بەدەستی و مانوو بووم قەیچێکە باوکاریکی ئەم هاوکاری چی بکەن پێشتر قسەمان کرد زیاتر تۆ باسیەوە دەکرد هاوکاری بکەن ژن بێنی تۆ ینی پارە بەنێ ژن بێنی زایمە بەسم چێ بۆ با قسەکەمە بە تاواکەم ببوورە با ئەوان هاوکاری بکەن ژنێکی کەم بێنم نیش بەسەر سەر و بەسەر چاو ئەم تەلاق نام قەیچێکە هەم خزمەتی ئەویشەکە هی منیش قەیچێک ینی ماڵی خەزورانە ژنە بۆ بێنن بە پارەی خۆیان بەڵێ ینی کچەکەیان ژنی دوین بەسەر بێنن قەیچێکە من وەختە تەلاقینە با هەردووکیان دانیشتن بڵێ ئەڵێ مە حەلەکە لای ئەم ئاوایە ماڵی باوکە پارەی بەنێ ئەم ژن بێنێ دوای ئەوە تۆش ینی بەخێویکەن بە کوردەکەی خۆمان هینەکەیە نازان بیستوتیانە ئێساڵێن باوە زەواجی مسیار بەڵێ بیستومە بەڵێ فەرموو وڵای کاک دکتۆر سوێنی لەسرم نییە لەو ڕۆژەی من شوم کردو بەم پیاوە هەر ماڵی باوکم یارمەتی مەمان لەگەڵ ئەوە شایعنی من خۆم مەعاشم هەیە نیوەی مەعاشەکەیەمێ ئەم هەمووی لە قومار و لە مەشروب و لەو باڕانە سەرفەکە ئەنجا زۆر داوم لە ماڵی باوکیشم کردو یارمەتی بەنژن بێنێ بەڵام ئەوان ئەڵێ چ زەمانێکمانەکە یعنی تر ئەو واز لە مەشروب بێنێ یان بۆ ئێوە باشە بیان ناگەڕێتەوە سەر ئەو کارە خراپانی ئەنجا ئەوان دەڵێن ینی چی بینیەوە یارمەتی زاواکەی با ژن بێنێت ژن بەسەر کچەکان بەڵێ من ئێشتا ینی قەناعەتم بەوانیش کردووە ینی هەر ڕازیش بن بەوە لە بەرەوەی سەر لە ئێمە نەشێوێ بەسە کاک شێرکۆ تۆ داوای ئەواکەی هاوکاری بکەن خەڵک هاوکاری یەکێکە کات بۆ کاری خێر تۆ ئەوە هاوسەرەکەتاڵێت چەند جار پارەیان ناویتێ هاوکاریان کردووی قومارێک کردووە مەشروب خواردووەتەوە یعنی تۆ لە لایەکەوە توێ خێزانێک پێکەوە بنێ لە لایەکیشەوە خێزانێکی تر تێگەی لە لایەکیشەوە خەریکی قومارکردن و مەشروب خواردنەوەیە چەنگە شتێکی شخصی خۆتە بەڵام ئەکی دەمە پارێکی زۆرە بە سەرخۆشی بێتەوانەیە خۆمانەزانین عەقڵکە ئینسان سەرخۆش بوو کێشە دروست دەکات کە قوماری کرد دۆڕا کێشە دروست دەکات زەمانی چی ئەڵێ ئێمە سبەینی ئەم پارە بین بەوە هەمووی لە قومار و لە نازان مەشروب خواردنەوە و لە ڕێی خراپ بەکارنێنێ بەڵێ کاک دکتۆر یان نەزانی چۆنە ئەگەر ئەوان یارمەتی ئێمە بن من وعد بێ لەسەر دەستی تۆ چیان بێ من بۆیانەکەم بەڵام ئەوان ڕاز ناکەن یعنی هەر جار و داوای یارمەتییان یەکەم یا ئەڵم باژن بێنم ئەم تەلاقنەیەم ئەوان بیانوێکە دۆزنەوە نەیان شتەکە سەر بگرێت دوای ئەوەش خۆ کێشەکەی ئێمە لەسەر ئەوە نییە کەم باسیەکە خۆ من نیم بەتەنیا خۆمەوە یعنی زۆربەی خەڵکە خواتەوە قومارەکە وەکو جەناب وت ئەمە شتێکی شخصیە بەڕاستی کێشکەی ئێمە ئەوە نییە کاک شێرکۆجیان شتێکی شخصیە کە ئەخۆیتەوە بەڵام دەرئەنجامەکەی کە سەرخۆش بووی شخصی نییە ماڵ و مناڵە دەگرێتەوە گشتیە خەڵکە گرێتەوە چوابرادرە دەگرێتەوە کە قومارەکەی شتێکی شخصی خۆتە بەس کە پارە ئەدۆڕێن یا پارە و پێ نامێنێ ئەوێ بە کێشەیەکی گشتی کۆمەڵایەتی ئەوە کێشە بۆ ئەوانە دروست کردووە ئەوە لە یارمەتیم بن و هاوکاریم کەن وعد بێ ئەڵێ من چیانێ وعدیەوە یاوە ئەوڵا کاک دکتۆر ئەم یعنی هەزار وعدی بە ماڵی باوکمەوە هیچیانی جێبەجێ نەکردووە ئەم عنی تر قومار و مەشروب چۆتە خوێنێ و بە هیچ شتێک وازی لێ ناهێنێ عنی زۆر جار کە لە قومار عنی پارەکە ئەدۆڕێنێت سەرخۆشە بێتێتەوە ماڵەوە لە خۆم و ماڵ و مناڵم بەرەبێت تێمان هەڵەیە عنی زۆربەی کادوتومە ئەچم شکاتی لەکەم ئاڵێ لەبەر خۆفی خوای گەورە و لەبەر قسە و قسەڵۆکی خەڵکی ئەگینا زۆربەی کات هەوڵم ماوە بچم شکاتی لێ بکەم بەڵام نەمتوانیوە